سڵاو خۆشەویستانم کاتە و هەموو کاتێکتان باش لە تەوەرەیەکی دیکەی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتەوە گەرم و گەشتین سڵاوی خۆم و سەرجەم هاوڕێی و هاوکارانم لە ئەم کەناڵەوە پێشکەش بە ئێوە خۆشەویستان بێت. بەڕێزان هەروەکە ئاگادارن دووشەمەی ڕابردوو 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار بوو. لە 16 سەرماوەزی ساڵی 1332 نزیک بە 4 مانگ دواتر لە کودتاکە کە دژی محەممەدی مستەدیق و دەوڵەتەکەی کرا، خوێندکارانی زانزگاکانی تاران بە نیشانی ناڕزایەتی دەبڕین بە سەردانی نیکسۆن جێگری سەرۆکۆماری ئەو کاتی ئامریکا بۆ تاران دەستیاندای ناڕزایەتی و خۆپیشەندانێک سازکرا و لەو تێکەڵچوونەدا 3 خوێندکاری زانزگاکانی تاران لەلایەن پۆلیسی شانشاهی ئەو کاتی ئێرانەوە کوژران و لەو ساڵە بەدواوە 16 سەرماوەز وەکو ڕۆژی خوێندکار لە ئێراندا دیاری کراوە. بزوتنەوەی خوێندکاری ئێران لە چ بارودۆخێکدا بەسەر دەبات؟ ئەو ئاستەنگانە چین لە پێش بەرەو پێشچوونی چەلەکیەکانی بزوتنەوەی خوێندکاری؟ بزوتنەوەی خوێندکاری کوردی چ جیاوازێکی هەیە لەگەڵ باقی بەشەکانی دیکەی بزوتنەوەی خوێندکاری لە ئێراندا؟ چی بکرێت بۆ ئەوەی کە بزوتنەوەی خوێندکاری ئێران بەهێزتر بکرێت و ئەگەر کاتیشمان بوو خەسارناسیەک لەسەر ئەو بزوتنەوە باس دەکەین و بۆ ئەو مەبەستاش میوانداری دوو کەس لە بەڕێزان واتە دوو کەس لە چالەکانی پێشووی خوێندکاری بەڕێزان سۆرانی ئازەربار و هەروەها بەڕێز ئارامی فەتحی لە وڵاتی ئەڵمانەوە لەگەڵمان دەبێت و ئێوە خۆشەویستانیش ئاواتەخوازم کە تا کۆتایی ئەم بەرنمەیە میوانی بینەری بەرنمەکەی ئەم شۆمان بن و ئەو خۆشەویستانش کە ئیمکانی ئەویان هەیە لە ڕێگای وایبر واتساپ و لاین و هەروەها پیجی ئێوە ڕۆژهەڵات بە ڕێنووسی کوردی دەتوانن بەشداری لەم بەرنمەیەدا بکەن و خۆشەویستانیش دەتوانن لە ڕێگای ژمارە موبایلی 00964 750 385 0416 پەیاممان بۆ بنێرن و بەشداری لە بەرنمەکەدا بکەن و ئەگەر تێبینی پرسیاریە بۆ چوونێکی تایبەتەن بە 16 سەرماوەز بوو دەتوانن لەگەڵ ئەم بەرنمەیە بیهێنە گۆڕێ. کاک سۆران سڵاو ئەو کاتتان باش و بەخێربێن بۆ بەرنمەی ڕۆژهەڵات. زۆر سپاس کاک موختار، سپاس بۆیەوە بۆ هەموو بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵاتی. سپاس کاک سۆران. بزوتنەوەی خوێندکاری ئێران لە چ بارودۆخێکدا بەسەر دەبات؟ سپاس ئیجازە بدەم پێش دەستپێکردنی قسەکانم بە بۆنەی هاتنی 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار گەرم و گەشترین پیرۆزبایی و خۆم ئاراستەی سەرجەم خوێندکارانی تێکۆشەر و ئازادی خوازی ئێران بەگشتی وە کوردستان بە تایبەتی بکەم کە سەرڕایبوونی هەموو ئاستەنگ و ئاستەنگەکانی سەرڕێگا بەڵام بزوتنەوەی خوێندکاریان زیندوو و مەشغەڵی و بزوتنەوەیان پیرۆز و گەشاوە ڕاگرتەوە. بۆ وەڵامدانەوە بە پرسیارەکەشان دەتوانم بڵم کە بزوتنەوەی خوێندکاری ئێران لە بارودۆخێکدا چالەکەەکانی خۆی لە ئێستادا بەڕێوە دەبا کە گوشارەکان بۆ سەر چالەکانی خوێندکاری لە سەر تاسەری ئێران بەگشتی و لە کوردستان بە تایبەتی ڕۆژ لە ڕۆژ لە حاڵی زیادبووندایە و دەستگیرکردنی خوێندکاران بە شێوەیەکی گشتگیر و هەمەلایەنە داخرانی ڕۆژنامە گۆڤارە خوێندکاریەکان و هەموو ئەوانە فەزاکەی بۆ چالاکی خوێندکاری لە ئاستی ئێراندا تەنگتر کردێتەوە یا کەمتر کردێتەوە وە چەند ڕۆژ لەمە و پێشتوە لە 16 ڕۆژی 16 ئازاردا ڕۆحانی لە وتەکانیدا بە سەراحەت باسی لەوە کرد کە فەزای دانیشگان فەزای زانستکە دەبێت فەزایەکی ئەمنی بێنە ئەمنیەتی و ئەوەش نیشانی ئەوەی نیشان دەدا کە ئەوان ینی گوشارەکان تا ئەو ڕادەیە چۆتە پێشکە ئەوان ناتوانن ئەو ڕاستیە پشارنەوە بەڵێ ناتوانەوە ڕاستیە حاشا لێ بکەن. بەڵێ ئێستاش بەڕێز کاک ئارامی فەتحی چالاکی پێشووی خوێندکاریمان لەگەڵە کاک ئارام سڵاو ئەو کاتتان باش. سڵاو کاک موختاری بەڕێز ئەم کاتێ ئێوەش باش. سپاس دەکەم. کاک ئارام ئاڕاو بۆ چوونی ئێوە لەسەر و پرسیارە چییە؟ بەڵێ سەرەتا بەخێراتنی میوانە کەشتانەکەم و هەروە گوێگرتیوی دڵ بۆ چوونی ئەو میوانە بەڕێزش ڕام و لەم بارودۆخەی کە ئێستا زۆرێک لە ڕێگەکان داخراون و کەمترین چالاکی زۆرترین هەزینەی بۆ خوێندکاران هەیە. خوێندکاران تووشی زۆرێک عزێتی هاتوچووی حراست و تەنانەت بگرە زۆرێک لە گۆڤارە خوێندکاریەکان داخراون تەنانەت ئیجازەی کردنەوەی گۆڤارێکی تازەش بە خوێندکاران نادرێت. ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی دەست بەسەرکراوان و بە بەشکراوان لە خوێندن ڕوو لە زیادبوونەکە
ئەمانە نیشاندەری فەجایەکی ئەمنیەتی و داخراوە لە زانکۆکان بۆ وێنەم نەتوانم باسی زانکۆ پەیانووری مەریوانتان بۆ بێنمەوە کە تاکو ئێستا دوای پتر لە 10 ساڵ هێشتا کوونێ ئیجازەی دەرچوونی گۆڤارێکی خوێندکاری نەدراوە لەو زانکۆیە و هەر جارە بە بیانوویەکەوە بۆ هەر جارە و بیانوویەکی بۆ دەدۆزنەوە یا ئیجازەی گرتنی کۆڕ و کۆبوونەوە یاساییەکانی تەنانەت پێیان نادرێت بۆ ئەوەی بتوان لەسەر گرفتێکی کۆمەڵایەتی سمینارێکی زانستی و ئاسایی بگرن ڕۆژ نییە چەند کەسێک لە خوێندکاران بەنهێنی بانگهێشتی ئیدارەی ئیتلاعات یا حراسەتی زانکۆ نەکرێن و گوشان نەخرێتە سەریان و لێپرسینەوەیان لێ نەکرێت بەگشتی زانکۆکانی ئێستا زۆرتر شێوەی پادگانێکی ئەمنیەتیان پێوە دیارە. بەڵێ کاگارام دێمە وڵات کاک سۆران کاگارام ئاماژەی بە ئەو فەزا ئەمنیەتە کرد کە لە ئەو دانشگایە کە تێدا دەرسی دەخوێندوەتە پەیامنووری مەریوان بەڕاستان لە شاری مەهاباددا دەرستان دەخوێند و خوێندکار بوون ئەو ئاستەنگانە چی بوو ئایا هاوشێوەی باخی شوێنەکانی ئێران بوو یا جیاوازتر بوو؟ بەڵێ ڕاستە بەڵێ دیارە زانستگای پەیامنووری مەریوانیش کەم بۆ خۆم لەو فەزایەدا بووم و لەوێدا دەرسم خوێندە وەکو باقی زانستگاکانی دیکەی کوردستان بە تایبەتی کوردستان گوشارێکی زۆری لایەن حراسەتی زانستگاوە دام دەستگا سەرکوتکەرەکاندا لەسەر بوو و من بۆ خۆم یەکێک لەو کەسانە بووم کە لە درێژەی ئەو دەستگیرکردنی خوێندکاراندا لەوێ دەستگیر کرام و هیچ فەزایەک بە خوێندکاران نادرێت تەنانەت بۆ کۆڕکۆبوونەوەیەکی چکۆلەش کە ئیقدامی بۆ دەکەن و بەتونترین شێوە دشکردەوەی خۆیان لێ نیشان دەدەن من نمونەیەک دێنمەوە هەر لەو ڕاستایەدا دیارە بۆ پشتیوانی لە خەڵکی کۆبانی لە ماوەیەک لەوە پێشدا ینی زۆرێک نابزاتی لە پشتیوانی سەرجەم شارەکانی کوردستانی گرتەوە کە زانستگاکانی زۆر لە زانستگاکانی کوردستانی بێبەش نەبوون لەم ڕاستایەدا بۆیە لە زانستگای پەیامنووری مەهابادیش ئێمە هەوڵماندا کە جۆرێک پشتیوانیەکەی هاوشێوە وەڕێ بخەین بەڵام بەداخەوە لەگەڵ دشکردەوەی حراسەتی زانستگا بەرەو ڕوو بووینەوە و کەمترین فرسەتێک داتوانیان دیارە پێشی پێبگرن بە تەنانەت بەرگوزارکردنیشی و بەداخەوە چەند کەسێکیش لەو ڕاستایەدا دەستگیر کردن کە هیچێک لەوانە بۆ خۆ بوو. بەڵێ یەکێ لە بینەران پەیامێکی ناردووە دوای ئەو خوێندنەوەی و پەیامەتدا ڕوونەوە خزمەتی کاک ئارامی بەڕێز یەکێ لە بینەران پەیامێکی ناردوو دەڵێت دەبێت ئیرادەی خەباتکارانی خوێندکارانی ئازادی خواز و شێلگیربوونیان لە بەڕێوەبردننی ڕۆژی خوێندکاردا بەرز بنرخێنرین بێگومان بزوتنەوەی خوێندکاری سەلماندی کە لە دۆخی پرزە بروزەنگ و سەرڕۆیانەی زاڵ بەسەر ئێراندا یەکێک لە دینامیزمە بەهێزەکانی خەبات دژ بە دیکتاتۆری دەسەڵاتدار بووە بۆ گەیشتن بە ئازادی و دیموکراسی کە لە قوربانیدان لەم ڕێگایەدا ترسێکی نەبووە و لە داهاتووشدا نایبێ. کاگارام ئەگەر بین باسی ئاستەنگەکانی پێش بەرەو پێشچوونی چالاکی خوێندکاریەکان بکەین ئەو ئاستەنگانە ئێوە چۆن دەیان بینن؟ بەڵێ بەڕای من ئەو ئاستەنگانە چەند شتێکن کە یەک لەوانە نەبوونی دەرفەتی هەلی کارە بۆ ئەو کەسانەی کە خوێندن تەواوەکەن زۆربوونی پێشووی خوێندکاران ناچارن بە هاوینانە ڕوو لە کار بکەن یا لە کاتی ترمەکانیانە خەریکی ئیشکردن بن بەجێ ئەوەی کە چالاکی خوێندکاریان بێت و بتوانن خۆیان پێبگەێنن تەنانەت یەکێکی تر لەوانە بردنە سەر ئەمنیەتیەکانەوە ینی خوێندکارانیان وا لێ زۆتە بە بچووکترین چالاکیەک هەزینەیەکی زۆریان بۆ بسەپێن تاکو لە چالاکیەکانیان کەم بکەنەوە یەکێکی تر لەو هۆکارانە بەڕای من نەبوونی ئۆرگانیزەی پێویست و هاواهەنگە لە نێو سەرجەم خوێندکارە کوردەکانە ینی خوێندکارە کوردەکان هێشتا کوونێ نەیانتوانی و ئەو هاواهەنگی و ئۆرگانیزەیە بەدەست بێنن کە حرەکەتێکی مەدەنی گشتی ڕێ بخەن حرەکەتێکە بتوانێت خوێندکارێکی کوردی تاران لەگەڵ خوێندکارێکی دیشتری مەریوان یا شاری سنەت بێتەوە. بەڵێ کاک سۆران ڕای ئێوە لەسەر پرسیارە ئەو ئاستەنگانە چی بوون بەڕایەوە ئاستەنگانە چین لە پێش بەرەو پێشچوونی چالاکی خوێندکاریەکاندا؟ ڕاستە هەروەکو کاگەرامیش شارەی پێکرد یەکێک لەوانە کە دیارە بە شێوەیەکی سیستماتیک لایەن کۆماری ئیسلامیەوە گوشارەکان و لە چوارچێوەیەکی ئەوەی کە لە چوارچێوەی
بە جۆرێک کە فەرهەنگیکردنی زانستکە کە لە ساڵی 50 بوو لاوە ئەو شتانە هاتە ئاراوە هەوڵی کۆنتترۆلکردنی هەر چەشنا چالاکیەک دەدەن لە ناو زانستکە یەکێک لەوانە فلتێرە کە وە سانسۆر ئەوەی کە تۆ بتەوێت مەقالەیەک یا مەقالەیەک بڵاو بکەوە یەکێک لە شوێکانی زانستکە دەبووە دەبێت سەرجەم ئەو فلتێران تێپەڕێنێەوە فلتێرەکانی ئەوان تێپەڕێنێەوە هیچ کۆنتاکتێکی لەگەڵ بیری ئیسلامی سیاسی نەبێت و پێم وانیە دوای ئەوە شتێکی لێ بمێنێتەوە بە ناوی ئەندیشە بۆیە یەکێک لە ئەستەنگانە دەتوانێت ئەوە بێ دواتر دام و دەستگا سەرکوتکەرەکانی جیا لەوە بێ نەقژنین لەو ڕاستایەدا ئەوانیش هەموو دام و دەستگاکانی بۆ بەلا ڕێدابردن و کۆنتترۆلکردنی ئەم بزوتنەوەیە خستۆتە گەڕ و ڕۆژانە کە دەیبینین کە بە دەیان و سەدان کەس لە ئاستی ئێران و بەتایبەت لە کوردستاندا دەستگیر دەکرێن لەو ڕاستە. سۆران وڵات پێکی لە بینەران بە ناوی ئازاد دەڵێت زۆتنەوەی خوێندکاری لە ئێران هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئێستا چەندین قۆناغی تێپەڕ کردووە کە لە هەندێک قۆناغدا لەژێر کەشوهەوایەکی کراوەدا و لە هەندێک قۆناغی دیکەدا لە کەشوهەوایەکی داخراودا پەرەی بەکار و چالاکیەکانی خۆی داوە و لە هەموو قۆناغەکاندا بوێرانە هاتووەتە مەیدان و تاکو ئێستاش قوربانی زۆری داوە و ڕۆژانێکی وەک 16 سەرماوەزی و 12 گوڵان 18 پوشپەڕ و جۆزەردانی 82 لێکەوتوێتەوە ئەمەش بۆچوونی ئەو بینەرە خۆشەویستەیە. کاگارام ئەگەر سەیری ئامۆزشی عالی ئێران بکەین ئەو وانانەی ئەو دەرسانەی کە دەگوترێتەوە تا چەندە گەشە و پێشکەوتنی خوێندکارانی تێدا ڕەچاو کراوە؟ بەداخەوە سیستمی ئامۆزشی ئێران ساڵ لە دوای ساڵ بەرەو پاش دەگەڕێتەوە لە جیات هەوڵدان بۆ خۆگەیاندن بە ئاستە جیهانیەکان خەریکی هەوڵدانە بۆ مەسەبیکردنەوەی دەرس و بابەتە زانستیەکانی نێو زانکۆکان تەنانەت جیاکردنەوە و لێکدابڕانی ڕەگەزی کە لە خۆیدا کارێکی زۆر بەدەمایە خوێندکاری ئەساساً لە ئێرانە شتێک بە ناوی سەواد بایەخی نییە بەڵکو زۆرینەی کاربەدەستنی زانکۆکان و تەنانەت بەرنامەدا ڕێژەرەکان کەسانێکن کە هیچ شارەزاییەکیان نییە و تەنها کەسانێک سەربەدەسەڵات زۆرینەی ڕێژەی مامۆستایانی زانکۆکان پێکێن کەسانێکی زۆر کەم هەن کە لەباری زانستیەوە لە ئاستێکی بەرزدا بن و لە زانکۆ دەست بڵێنەوە زۆرینەی ئەو کەسانێکن کە شارەزاییان نییە لەباری زانستیەوە بەڵکو تەنها لەبەر تێکەڵاوی لەگەڵ ڕژیم لەوێ ماونەتەوە ئێمە توانین ببینین کە زۆرێک لەو کەسانی کە بەڕاستی شیاوی ئەو جێگایان ڕێگەی وانەوتنەوەیان پێ نادەن یان لەوانەیە چەندەوەی دەرسی زۆر بدان ئاستی زانست بۆ بەرنامەدا ڕێژەرانی سیستمی عالی مەطرح نییە. کاگ سۆران ڕای جەناب لەمبارەوە دیارە ڕاستە کاگەرامیشی شاڕی بەوە کرد ئەوان یا سیستمی عالی کۆمارێتێک کە بەشێکە لە سیستمی ئامۆژ و پەروەردشی ئەو وڵاتە جار لەگەڵ جار بۆ کۆنتترۆلکردن و بۆ ئەوەی کە لەگەڵ موازنی ئیسلامی ئەو وڵاتەکە وەک بخۆیان باسی دەکەن یەک بگرێتەوە دەگەڕێتەوە بۆ دواوە لە زیادەوەی کە هەنگاو بنێ بۆ پێشەوە و تێدەکۆشێت تا لە ئەندیشە خوێندکار لە ئەندیشە دوور بخاتەوە و لە ڕاستایی بەرەو پێشبردنی بەرژەوەندەکانی نظامیان نظامبەندی ڕات بکێشێ بۆیە لێرەشدا ئەگەر ئێمە چاو لێ بکەین بۆ زانستگاکانی ژانی ئەو تەرحیان لە زانستگاکانیشدا پیادەکردەوە بۆ پڕکردنەوەی تەحسیلاتی عالیەی خۆیان هەوڵ دەدەن کە بە وەرگرتنی خوێندکار لە هەموو لایەکەوە ئەو شتە پڕ بکەنەوە یعنی ئەو بۆشایە پڕ بکەنەوە. زۆر باشە بڵێ تێکێک دەبینەران پەیامێکینەوە دەڵێت ئەوڕۆکە ئێمە لە ئێرانی ژەدەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا شاهدی کەشوهەوایەکی داخرا و لە هەموو بوارەکان و بەتایبەتی لە زانکۆکان داین و پێش بە هەموو جۆرە چالاکیەک دەگیدرێ و لێرەدا ئەو پرسیارە دێتە گۆڕێ بۆچی شاهدی ئەو بارودۆخین دیارە سەرکوت و ئازاد و زەنگی کۆماری ئیسلامی و بارودۆخی خوکاندووە بینەری خۆشەویست کاگارام لە درێژەی پرسیاری پێشوودا ئێمە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بینیمان کە بەشێک لە زانستە ئینسانیەکان واتە ئەو ڕەشانەی کە تایبەت بوون بە ڕشتە ئینسانی لە دانیشتگاکانی ئێراندا خوێندنەوەیان قەدەغە کرا ترسی ڕژیمی ئیسلامی لە قەدەغەکردنی ئەو زانستانە چی بووە؟
کاگەرم دەنگی من دەبیسی؟ کاک مختار ببوورە دەنگت پشڕاگەر بکرێت دیسان دووبارەگرێتەوە. بەڵێ لە درێژەی پرسیاری پێشوودا ئێمە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بینیمان کە بەڵێ دەنگی من دەبیسی؟ بەڵێ فەرموو. پرسیارەکەم ئەوە بوو لە درێژەی پرسیاری پێشوودا ئێمە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بینیمان کە بەشێک لە زانستە ئینسانیەکانی زانستگەکانی ئێرانیان قەدەغە کرد. ترسی ڕژیمی کۆماری ئیسلامی لە قەدەغەکردنی ئەو زانستە ئینسانیانە چییە؟ بەڵێ بەداخەوە ئەوە نیشانەی بیری چەقبەستووی دەسەڵاتدارانی ئەم ڕژیمە و سیستمەیە کە خەریکی پەرەپێدانی شیعەگەرایی و مەسەبگەراییە و ئەوێ بە زۆر بەسەکی دەبستێنێ و بە هەر جۆر بووە بەر بە پێشکەوتنی فکری چینی خوێندکار بگرێت چۆن چینی خوێندکار چینێکی هوشیار و ئاگایە و ئەوەش هەمیشە مەترسێکی گەورەیە بۆ ڕژیم ئەمان ئەڵێن کە حاڵدا خۆشیان هیچ قسەیەکیان بۆ دنیای ئەمڕۆ خەریکی پەرەپێدانی بیری چەقبەستی خۆیانن کە بە دڵنیاییەوە چینی خوێندکار ئەوە قبوڵ ناکات. بەڵێ کاک سۆران دێمە لای تۆش بەڵام ئەو پرسیارش هەر لە بەڕێستان دەپرسین ئێوەش وەڵامی ئەو پرسیاران بنەوە بەڵام پێشەوەی کە وەڵامەکە بینەوە ناوبڕێک دەبینی و دێنەوە خزمەتان. سر ما بغض من و آه منی حک شده اسم من و تو رو تن این تخت سیاه ترکه بیداد و ستم مونده هنوز رو تن ما دشت بی فرهنگی ما هرزه تمومه علفاش خوب اگه خوب بد اگه بد مرده دلای آدماش دست من و تو باید این پرده ها رو کی میتونه جز من و تو درد ما رو چاره کنه. یار دبستانی من با من و همراه منی چوب الف بر سر ما بغض من و آه منی حک شده اسم من و تو رو تن این تخت سیاه ترکه بیداد و ستم مونده هنوز رو تن ما. چوب الف بر سر ما بغض من و آه منی حک شده اسم من و تو رو تن این تخت سیاه ترکه بیداد و ستم مونده هنوز رو تن ما دشت بی فرهنگی ما هرزه تمومه علفاش خوب اگه خوب بد اگه بد مرده دلای آدماش دست من و تو باید این پرده ها رو پاره کنه. کی میتونه جز من و تو
درد ما رو چاره کنه. یار دبستانی من با من و همراه منی، چوب الف بر سر ما بغض من و آه منی. حک شده اسم من و تو رو تن این تخت سیاه، ترکه بیداد و ستم مونده هنوز رو تن ما. سڵاوی دووبارە لە خزمەتی ئەوەشە لە بینەرانی خۆشەویست کە هەر ئێستا بوونە بینەری بەرنامەکەمان و تەوەری ئەم شەوی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لەسەر 16 سەرماواز ڕۆژی خوێندکار بوو لە ئێراندا. بۆ مەبەستەش میوانداری دوو بەڕێز لە چالەکانی پێشووی خوێندکاری بەڕێزان سۆران ئازەربار و ئارام فەتحیمان کردووە. ئەوە دەخوازم کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. کاک سۆران پێش نەوبڕەکە پرسیارێکمان مەترح کرد، ئەویشەوە بوو کە بەشێک لە زانستە ئینسانیەکانی دانیشگاکانی ئێرانیان حەزف کرد ترسی ڕژیمی کۆماری ئیسلامی لە چیدایە، و یەکێ لە هاوڕێکانیش دەڵێت باسێک لە گیراوانی خوێندکار بکەن دوای وەڵامدانەوەی پرسیارەکە. زۆر سپاس. بەڵێ دیارە بگەڕێنەوە بۆ ڕابردوو و دوای ئاعترازی ساڵی 88 و ناڕەزایەتی خەڵکی ئێران بەدژی ئاکامی هەڵبژاردنەکان، دوای لێکدانەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ژیراوەکان کە بە هەزاران کەس لەوێدا دەستگیر کران و دوای تحقیقاتێک کە لەو ڕاستایەدا کرا دەرکەوت کە زۆربەی ئەو کەسانی کە لەوێدا دەستگیر کراون خوێندکاری علومی ئینسانین و لەوێدا کە سەربەڕشتەکانی علومی ئینسانی. بۆیە هەر لەو ڕاستایەدا دەستی کردەوە دیسان بە ئیسلامیزەکردنی یا ئیسلامیکردنی زانستگاکان و تەنانەت زۆرێک لە کتێبەکانیش گۆڕدران لەو ڕاستایەدا. بۆیە لەسەر دەستگیرکردنی خوێندکارانیش بۆ وەڵامی و هاوڕێمان بەڵێ ڕاستە تا ئێستا لەو چوارچێوەیەدا لە زۆرێک لە زانستگاکان لەوانە بۆکان مەهاباد کە من بۆ خۆم لەو چوارچێوەیەدا بووم یا لەو فەزادا بووم، چالەکانێکی خوێندکاری زۆر دەستگیر کراون کە دەتوانم لەوێدا ئیشارە بە ئاسوعزیزی بکەم لە مەهاباد کە لەسەر مەسائلی کۆبانی ئەو کات دەستگیر کرا و تەنانەت بەپێی یاساکانی کۆماری ئیسلامیش یا بەپێی یاساکانی زانستگاش نەدەکرد دیارە تاوانبار نەبوو، بەڵام بە ساڵێک زیندان مەحکوم کراوە. یەکێک لە بینەران بە ناوی ئەرفان دەڵێت بزوتنەوەی خوێندکاری یەکێک لە گرنگترین و کاریگەرترین جوڵانەوەی شۆڕژگێڕی و گۆڕاندخوازی لە نێو کۆمەلگادا بووە و ئەو بزوتنەوەیە هەموو کاتێک لە بەرامبەر دەسەڵاتی سەرەڕۆدا وەستاوە و توانیوێتی لە بەرامبەر گۆڕانکاریەکاندا ڕۆڵی خۆی بگێڕێ و لەلایەکی دیکەوە بەهۆی چەندین تایبەتمەندی چینی خوێندکار وەکنەوەی داهاتووی کۆمەلگا لایەنگری بەرژەوەندی گشتی لاوبوون و پێکاتە لە هەردوو ڕەگەز بەردەوام تش بە دیکتاتۆری و هێزی ڕوژێنەر بوون. بەرپرسانی کۆماری ئیسلامی بەم هەڵوێستانە ویستویانە ئەو بزوتنەوەیە لەژێر ڕکێفی خۆیان دابنێن و لە پێناو بەرژەوەندی و سیاسەتە چەوت و پۆپۆلیستیەکانی خۆیاندا هیدایەتی بکەن کە ناتوان و هەرگیزیش ناتوان و کارە بکەن. کاگارام هەڵاواردن و کێشەکانی خوێندکاران یا هەڵاواردن لە زانستگاکانی ئێراندا تا چەندە کاریگەرە لەسەر لاوازبوونی ئاستی زانستی زانستگاکان؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ کاریگەری نەرێنی زۆری بووە، بەڵام ئەو کاریگەریانە نازانم چۆن باسی بکەم چۆن پێویستی بەلەگدانەوەیکی زۆرتر هەیە. کاریگەریەکە کاریگەریەکی درێژماوەیە، ینی لە ماوەیەکی درێژ ئەتوانێت خۆی نیشان بدات. بەڵێ کاک سۆران ڕای جەناب لەم بارەوە دیارە
ئەگەر هەڵاوەردن و دیارە هەڵاوەردن لە زانستگاکاری ئێران بە تەمەنی زیاتر لە 3 دەی کۆماری ئیسلامی هەربووەوە لە هەڵاوەردنی ڕێگەزیەوە بگرێتە پێشێلکردنی مافی کەمایەتیەکان و بەرخورد لەگەڵ خوێندکاران و ستارەدارکردنی خوێندکاران و لێرەدا دەتوانم ئیشارە بە تا چەندە کاریگەری خراپی بووە بەڵێ کاریگەری بووە ئەوەی کە خوێندکارێک واردی زانستگا دەبێت بە ئاینێکی جیاوازەوە یا ئاینی بەهاییەوە دەبێت خۆی تەطبیق بدا لەگەڵ ئەو شەرایەتەی کە دیارە جیاوازە لەگەڵ خوێندکارانی تر و بە چاوێکی تر یا بە چاوێکی دەرەجە دوو چاوی لێ دەکرێت بۆیە بێگومان تەسیراتی نەرێین لەسەردادن. بەڵێ شیلان لە بەهاباد دەڵێت لە ساڵی 1384 بەولاوە بە دوای هاتنە سەرکاری ئەحمەدی نیژاد گۆڕانکاریەکی زۆر لە نێو زانکۆکاندا بەدی هات کە دەتوانین هێما بکەین بە ئینتسابیکردنی سەرۆکی زانکۆکان، داخستنی زۆربەی بنکە کللتوری و فەرهەنگیەکان، داخستنی ئەنجومەنە ئیسلامیەکان کە تا ئەو کات بە شێوەیەکی سربەخۆ کاری دەکرد و ڕەخنەگری دەسەڵات بوو و هەروەها ئەشکەنجە و دەست بەسەرکردن و دەرکردنی کۆمەڵی خوێندکار لە نێو زانستگاکاندا. دەسەڵاتدارانی جمهوری ئیسلامی تەنانەت ئەنجومەنێکی ئیسلامی سربەخۆیشیان پێتەحمڵ نەکرا و چالاکانی ئەو بوارەشیان بە هەڕەشە و تۆقاندن دوورخستەوە لە چالاکی و فعالیەتکردن. ئەمەش بینەرێک بوو لە شیلان خانم لە شاری مەهابادەوە. کاک سۆران، بینەوە کوردستانیش بە درێژایی مێژوو بزوتنەوەیەکی خوێندکاری بووە لە سەردەمی ئیسماعیلی شەریفزادە مەلا ئاوارە و دواتریش لە سەردەمی کاک فوادی مستەفا سوڵتانی و کاک عەبدوڵڵای موحتەدی ئەو بوو کە کۆمەڵە لە زانستگاکان و لە زانکۆکانەوە هەڵقوڵی. چ جیاوازی یان وێکچوونێک لە نێوان بزوتنەوەی خوێندکاری کوردی و باقی شوێنەکانی ئێراندا هەیە؟ بەڵێ ڕاستە، وەک کاتێک باز لە بزوتنەوەی خوێندکاری دەکەین دیارە بزوتنەوەی خوێندکاری کوردستان لەگەڵ بزوتنەوەی خوێندکاری یا سەراسەری ئێران جیاوازە و جیاوازەکەشی لەوەدا بزوتنەوەی خوێندکاری کوردستان بەشێکە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و بۆیە گفتمان و دروشم و تەنانەت کردەوەکانیشی لەگەڵ بزوتنەوەی خوێندکاری سەراسەری لە ئێراندا جیاوازە کە ئێمە ئەگە چاوی لێ بکەین بزوتنەوەی خوێندکاری کوردستان لە سەرەتاوە بزوتنەوەیەکی شۆڕژێر لەدایک بوو و بە پێشەنگی کاک ئیسماعیلی شەریفزادە کە بەداخەوە شەهید کرا و دەمهوێ باز لەوە بکەم کە گفتمانێکی نەتەوەی یا هۆویەتگەراییەک لە بزوتنەوەی خوێندکاری کوردستاندا هەیە کە جیاوازی دەکاتەوە لە بزوتنەوەی سەراسەری لە خوێندکاری لە ئێرە. کاگارم ڕای جەنابێت لەو بارەوە چییە؟ کاگارام پرسیارەکەی من ئەوە بوو بەدوای کۆمەلگایەکی بەرابەری. بەڵێ فەرموو. خاڵی هاوبەش لە نێوان بزوتنەوەی خوێندکاریەکان بەڵام کاتێ دێتە سەر کۆمەلگایەکی تایبەت ئیتر لەوێوە جۆری داخوازیەکان و پێداگری لە مافەکان بەپێی کەم و کوڵیەکانی ئەو کۆمەلگایە دیاریەکرێت. بە دڵنیایی بزوتنەوەی خوێندکاری کوردی بۆ خۆی هەندێک تایبەتمەندی هەیە کە نەک بە تەواوی بەڵام تا ڕادەیەک لە بزوتنەوەی خوێندکاری شوێنەکانی دیکەی ئێران بە تایبەت شوێنە فارزنشینەکان جێی دەکاتەوە. دیارە هەر لە سەردەمی ئەگەر چاوی ئەو جیاوازیانە تا ڕادەیەک بەرچاون بزوتنەوەی خوێندکاری ئەرکی داواکاری ئەو شتانە لە دەسەڵات کە کۆم کاک ئیسماعیلی شەریفزادە و کاک فوادیش هەر لەو ڕێبازەدا بوون، هەڵوێستی تایبەت دەخۆیان بوو لەو ڕێبازەدا و هیچ کات دەدەن بەرامبەر بۆ زوڵم و زۆری کە لایەنەوە ئەکرا. کورد جگە لەوەی کە بەرەوڕووی هەندێک لە نەریتە خراپەکان و هەروەها گرفتە کۆمەڵایەتیەکان دەبێتەوە ڕووی وڵاتی حاکمیش دەبێتەوە بە بۆنی کوردبوونەوە. ئێستا تاوی بە دواوە کراون
باسی لەو مافەمەتەوایەتی و ڕەگەزیانەیە کە لێمان زۆر کراوە وەک خوێندن بە زمانی دایکی کە بەشێکی زۆر لە چالاکیەکانی لەخۆگرتووە و هەروەها وەک ساڵیادێکی نیابارانکردنی شاری هەڵەبجە یا ڕێخستنی ڕێپێوان بۆ پشتیوانی لە خۆڕاگری شاری کۆبانێ دەیان نمونەی تر هەن کە پیشاندەی داخوازیەکانی خوێندکارانی کوردن بۆیە خوێندکارانی کورد هەزینەیەکی زۆریان ئێمە زۆرێک خوێندکاری لەسەر ماڵێکی دایمی لوتفوڵایی هەیە کە چەند ساڵەمە پێش شەهید کراوە کیانوشی ئاس هەیە بە پێویستی ێزانم لێرە باسی ئەوە بکەم کە خوێندکاری کورد کاتیەوە هاتووە کە ڕۆژ بۆ خۆی دیاری بکە چون گفتمانێکی تایبەتی هەیە و بەڕاستی ناتوانێت پەیوەندیەکی ڕۆحی و کۆمەڵایەتی لەگەڵ شانزەی سەرماوەزی ببێت لەم سەردەمەدا. بەڵێ کاگەراوێکی لە بینەران وەکو هاوڕێی خۆی ئێوە تۆی ناساندوو دەڵێت چالاکی خوێندکاری کورد چی دەوێت؟ بەڵێ فەرموو. کاک موختار بوو لە دەنگتان پچرا بوو. یەکێک لە بینەران کە خۆی وەکو هاوڕێی بەڕێستان ناساندووە دەڵێت چالاکی خوێندکاری کورد چی دەوێت و لەسەر چی دەست بەسەر دەبێت؟ داخوازەکانی چییە؟ بەڵێ چالاکی خوێندکاری کورد ئەوە پرسیارێکە کە زۆر جار لە ئیدارەی لەعاتیش لە خۆمیانە کرد بازوە ئەیانوت کە ئێوە چیتانەوێ بەڵام ئەوەی کە لە سەرەکرێ ئەوەیە کە خوێندکار هەموو کات پشتیوانی خەڵکی ناو بازار بووەوە وەک ئەبینین کەسانێک وەکو کاکفواد وەکو اسماعیلی شەریف زەردەیان لێەوە کەسانێک کە داگری داخوازیەکانی بەکەیان بکەن ئەو داخوازیانە هەر کۆمەلگایەک لەوان ساڵەکردن دەچێتەوە کۆمەلگایەکە کۆمەلگایەکە سەرەکیترین مافان و خوێندن گفتانی کە خوێندکار بتواوەتی. بەڵێ سپاس کاگەران بۆی کە توانیت لە بەرنامەی ئەو ڕۆژهەڵاتدا بەشداری کرد ئاواتەخوازین کە لە بەرنامەکانی دیکەدا بە شێوەیەکی تەسویری بتوان بەشداری بکەن و سپاس بەوەی کە کاتی خۆتان بە بەرنامەی ئێمەدا. کاگەرام کاک سۆران ببوورە دێمەولات یەکێ لە بینەران دەڵێت سەرجەم ئامانج و تێکۆشانی ڕژیمی سەدەنێوەڕاستی کۆماری ئیسلامی لەم هەوڵانە کە بکردنی بزوتنەوەی خوێندکاری و بەلاڕێدابردننی ئەم بزوتنەوە و دەژێر ڕکێبدانی زانکۆ خوێندکاران لە ئێراندا کە بە دڵنیاییەوە نەتەنیا هیچ سەرکەوتنێک بەدەستنایەنن بەڵکو ناتوانن پێش بەخواست و ویستی سەرەکی خوێندکاران کە بربەرەکانێت لەگەڵ دیکتاتۆر و وەدیهێنانی کۆمەلگایەکی ئازاد و دیموکرات دەکەن بکەن. دەڵێت ئێستا کاتی ئەوە هاتووە ئیبراهیمی لە شاری سنە دەڵێت ئێستا کاتی ئەوە هاتووە کە بۆ ڕاکێشانی پشتیوانی هەرچی زیاترین نەتەوەکانی مافخوازی ئێران لە بەرنمەیەکی ڕووندا پشتیوانی خۆیان لە مافی نەتەوەکان ڕابگەن ڕەنگە گونجاوترین شێوەی دیاریکردنی مافی سیاسی ئەو نەتەوانە دامەزراندنی حکوومەتێکی دیموکراتی فیدراڵی بێ لە ئێران و بزوتنەوەی خوێندکاریش دەتوانێت پاڵپشتێکی باش بێت بۆ ئەم مەبەستە. کاک سۆران هەروە لە پرسیاری ئەو هاوڕێی خۆتاندا وە کاگارامیش بە جۆرە لە جۆرەکان ئاماژێک پێکرد خوێندکاری کورد چیەوێت؟ بەڵێ دیارە پرسیارێکی جوانە منی هەروەکو لە قسەکانی پێشتریشدا ئاماژەم پێکرد دیارە بزوتنەوەی خوێندکاری بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە بەستراوەتەوە و من پێم وایە داخوازیەکانیش لەو ڕاستایەدا ینی تۆ وەختی کات بازدەوە دەکەی کە بەشێکە لەو بزوتنەوەی دیارە داخوازی بزوتنەوەی خوێندکاریشە لە ڕاستای بەرژەوەندی گەلی کوردایە ئەوگە چاو لێ بکەین دیارە گوشار بۆ سەر خوێندکاران بەگشتی لە ماوەی چەند ساڵی تەمەنی کۆماری ئیسلامیدا ئەوم لەبیر نەچێ باسی بکەم کە نەتەوەی کورد پێش هەموو نەتەوەکان ماهیەتی کۆماری ئیسلامی ناسی بۆیە گوشار بۆ سەر چالاکانی کورد و بەتایبەت چالاکانی خوێندکاری کورد هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە دەستی پێکرد
بۆیە دیارە هەر دەتوانێت ئەوانە بێت. دەڵێ بینەرێک کە خۆی بە ناوی سیاوەش ناساندوە دەڵێت دوو سیستمی محەممەد ڕەزا شا و کۆماری ئیسلامی زاڵ بەسەر ئێراندا تێکۆشاون کە دانیژوو بزوتنەوەی دانیژووی بکەن بە سیاهی لەشکەر سیستم و وەک کۆمەڵێکی دەستەمە و پەروەردەیان بکەن، بەڵام ڕۆحی ئاڵوگۆڕ و تەغیر لە کۆمەلگا داوای لە بزوتنەوەی دانیژووی کردووە کە هیچ کات مل بە سیستمی دەسەڵاتدار نەدا. دیارە بزوتنەوەی دانیژووی لە کوردستان بەهۆی پتانسیڵێکی مبارزاتی زاڵ بەسەر کوردستاندا هەروە لە ئەوەڵ کاتەوە مەیلێکی شۆڕژگێرانەی تێدا بووە و ئێستاشەیە، بۆیە دەبێ وەک جریانێکی پێشنگ سیر بکرێت. ئەمەش کاکسیاوەشە کە نەنووسیوە لە کوێوە پەیامی بۆ نردوین. میرزایی دەڵێت ڕێز دەگرین لە هەموو خەبات و قوربانیدانەکانی بزوتنەوەی خوێندکاری لە ئێران و کوردستاندا. کاک سۆران، دیارە هەر بزوتنەوەیە کە بوونی هەبێت حتممەکە بێکەم و کوڕی نییە و ئەکرێت بە چاوێکی خەسار ناسانەوە سەیری بکەیت. ڕایەوە لەمبارەوە لەسەر بزوتنەوەی خوێندکاری ئێران بەگشتی. ڕاستە بزوتنەوەی خوێندکاری ئێرانیش وەکو باقی بزوتنەوەکانی دیکەتر بزوتنەوەیەکی بێ هەڵە و بێ خەسار نییە، ینی بزوتنەوەیەکە و ئەگەر ڕەهەندە جۆراوجۆرەکانی چاو لێ بکەین دیارە بزوتنەوەی خوێندکاری لە سەرەتاوە لە 16 ئازەری ساڵی 1332 بەم لاوە بە زۆرێک مەقتع و مەقتعی سەخت و دژواری تێپەڕ کردووە تا بە ئێستاکە کە من دەتوانم ئاماژە بە شۆڕشی 57 بکەم کە دەور و ڕۆڵی خوێندکاری تێدا بەرجەستە کراوە. یەشێکی تر لەو مەقتع تاریخانەی بزوتنەوەی خوێندکاری دەتوانێت 18 تیری یا 18 پوشپەری ساڵی 1378 بێ کە لە زمانی ڕیاسەت جمهوری خاتەمیدا بوو و ئەگەر بە چاوێکی خەسارناسانەوە چاوی لێ بکەین دیارە من پێم وایە ئینتقال نەدان و نەگواستنەوە و دەستا و دەست نەکردنی ئەم مێژووە بۆ ئێستاکە دەتوانێت خەسارێکی گەورەی لە بزوتنەوەی خوێندکاری داوە تا بە ئێستاکەش. و پێم خۆشە باسی ئەوە بکەم کە دیارە ئیسلاحخوازەکان لە کاتی ریاست جمهوری خاتەمیدا پێیان وابوو کە پشتیوانی خەڵکە تا هەتاییە، بۆیە دوای ڕوودانی دوای 18 تیر کە هێرش کرا سەر کوی زانسکای تاران و دوای ئەو مادەلای و دوای قسەکانی خاتەمی کە لەوێدا بەسەراحەت ڕایگەیان کە ئەو کەسانی کە دەستگیر کراون خوێندکار نین و ناڕزایەتی بە مانای شۆڕشە و هەر ئەوانە وای کرد کە بێئاعتمادیەک بە دیارە خاتەمی و بە کابینەکەی و بە ئیسلاحخوازەکانیش تەنانەت بە دەسەڵاتی سیاسی لە ئێراندا دروست بێت لەلایەن خوێندکارانەوە. بەڵام لە ئێستاگە چاو لێ بکەین ڕۆحانی کە لە چەند ڕۆژ لەوە پێشەوە لە 16 ئازەردا لە وتەکانیدا کە پێشتریش باسم کرد لە وتەکانیدا باسیەوەی کردکە ئێمە دیارە زانستگایەکی ئەمنیەتی ئێمە زانستگای ئەمنیەتیمان نایەوە دەبێت ئەمنی بێ و بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەو زۆر باش دەزانێت کە خوێندکار ئەوە باش دەزانێت کە ئێستا بزوتنەوەی خوێندکاری لە چ قۆناغێکدا لە چ بارودۆخێکدا کە بەتوندی سەرکوت دەکردرێ و بۆەوەی دیسان بیهەوێ ئاعتمادی خوێندکاران لە ئاستێکی سەراسەریدا کۆ بکاتەوە دیسان جەلبی بکاتەوە بە خۆی و دەسەڵاتەکەی هەوڵ دەدات تا ئەو بزوتنەوەی بەلا ڕێدا بێت. وەڵامیم شێخولستامی لە شاری مەریوان دەڵێت بزوتنەوەی خوێندکاری ئێران بە بوونی مێژوویەکی پرشنگار وجدانی وشیاری لاوانی تێگەیشت و مافخوازی وڵات بووە و لە هەموو کاتێکدا بەڕووی دەسەڵاتە ملهۆڕ و سەرڕۆکانی پاشایەتی کۆماری ئیسلامیدا هاتووەتەوە و بەم چەشنە هێزی بزوێنەری ڕووناکبیران و ئازادی خوازانی ئێران بووە. هەروە کە خۆشتان ئاماژتان پێکرد کۆمەڵەش یەکێک لەو حیزبانە بووە کە لەوەها کەش و فەزایەکدا هاتە ئاراوە و ڕێبەرانی خۆشناوی وەکو ئەو ڕێبەرانەی کە بەشێکیان گیانیان بەخت کردووە هاتنە ناو خەباتەوە. میم شێخولستامی لە شاری مەریوان، سپاس بۆ پەیامی ئەو بینەرە خۆشەویستەش. ئارمان کامیێران دەڵێت بەڵێ بە هاتنی ڕژیمی ئیسلامی نەکرد فشارەکان بۆ سەر خەڵکی ئازادیخواز و بەتایبەت خوێندکاران
کەم نەبووتەوە بگرێت چەند ئەوەندەی زیادی کردووە و کاربەدەستانی ڕژیمی ئیسلامی بەزانینی ئەو ڕاستیە کە زانکۆکان لانکەی شۆڕش و بەرخۆدان و چینی ئاگا و وشیاری خوێندکار لە ستەم و ناعەداڵەتیەکان و نابەرابەریەکان سڵ ناکەنەوە و دەنگی ناڕەزایەتی خۆیان دەردەبڕن هەر لە سەرتاوە زانکۆکانیان میلیتاریزە کردووە و تاکو ئەمڕۆ دەیان جینایەتیان لە دانشگاکان خۆڵقاندووە. بینەرێکی خۆشەویست لە شاری کامیاران. کاک سۆران کاتی بەرنامەکار و لە کۆتاییە و منیش پرسیارێکم ماوە ئەویژەوەیە چی بکرێت یەکێتی و گفتمانێکی باش لە نێوان بزوتنەوەی خوێندکاری هەموو نێتەوەکانی ئێران پێک بێت؟ بەڵێ ڕاستە ئەگەر تۆ بتەوێت کە یەکێتی و گفتمانێکی هاوبەش پێک بێ لە ئاستێکی سەراسەریدا لە ئێران هەروەکو پێشتریش باسم کرد دەبێت کە مێژووی بزوتنەوەی خوێندکاری کە تا بە ئێستاکە بووە بگوازرێتەوە بۆ نەسلی ئێستاوە بۆ نەوەکانی داهاتوو بۆ ئەوێ و هەڵانە دیسان دووپات نەبنەوە و یەکێتیەک لە داهاتوودا یەکێتی و گفتمانێکی هاوبەش پێک دێ لەلایەن خوێندکاران. کاک سۆران کاگەرسەرانی چەڵەبی پێم وایسە لە وڵاتی ئەڵمانە دەڵێت پرسیارێکی نردووە دەڵێت خوێندکاری کورد ئێستا لە چه قۆناغێکی سیاسیدا خۆی دەنوێنێ یا خۆی دەبینێتەوە؟ زۆر سپاس بۆ کاگەرسەران. بەڵێ ڕاستە خوێندکاری کورد لە ئێستادا دیارە ئێستا مەقتایەکی مێژوویە لە مێژووی خوێندکاری بۆ بەتایبەت بۆ خوێندکاری کورد کە گوشارەکان لە ئاستێکی سەراسەریدا دیارە گوشارەکان بۆ سەر بزوتنەوەی خوێندکاری لە ئاستێکی سەراسەریدا زۆر بڵاوتر بووەتەوە بەڵام بۆ بزوتنەوەی خوێندکاری لە کوردستاندا و بزوتنەوەی خوێندکاری کوردی گوشارەکان زیاتر بووە و دیارە ئەو شتانەی کە باسم کرد ئەوە بزوتنەوەی خوێندکاری کوردیش دەگرێتەوە کە پێشتر باسم. بەڵێ کاک سۆران یەکێ لە بینەران دەڵێت ئایا شکافێک نەکەوتووەتە نێوان بزوتنەوەی خوێندکاری و کۆمەڵگا وا بۆ شێوەیە کە ئێمە دەبینین بڕێک ناچالاک بووە؟ ئەمە پرسیاری ئەو بینەرە خۆشەویستەیە. بەڵێ ڕاستە بەڵێ دیارە ئەوە بە شێوەیەکی سیستماتیکە هەوڵ درراوە ئەو بزوتنەوە بەلاڕێدا بچێت و لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامیەوە هەوڵە درراوە بەڵێ ئەو شکافە تا حەدێک لە نێوان کۆمەڵگا و بزوتنەوەی خوێندکاریدا دروست بووە و تا چالاشیەکان لە ئاستێکی سەراسەریدەوە بەعام ئەگە باسی بکەی بەڵێ دیارە ناچالەکی پێوە دیار. بەڵێ کاک سۆران من پرسیارێکم نەماوە ئەگەر وتەیەکی کۆتاییتان هەیە ڕوو لە خوێندکاران و یا چ پێشنهادێکتان هەیە بۆ ئەوەی کە بزوتنەوەی خوێندکاری یا ئەو کەسانێک کە وەکو تۆ ئێستا چالاکی وەکو پێشووی بەڕێستان چالاکی خوێندکاری بوون بۆ ئەوەی کە بتوانن کارەکانیان باش بەرەوە بن چ پێشنیارێکتان هەیە؟ سپاس بۆ ئێوە. وەڵا لە کۆتاییدا بە پێویستی دەزانم کە ڕێز و سڵاوی خۆم بنێرم بۆ هەموو ئەو خوێندکارە تێکۆشەرانەی ئێستا لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدان و سەرڕای بوونی گوشارەکان هەڵگری پەیامی ئازادی بوون و ئەو خوێندکارە تێکۆشەرانەی و سەری ڕێز و نەوازش بۆ خوێندکارە تێکۆشەران دادنێنم کە لە ژێرناوی بزوتنەوەی خوێندکاری لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و بە هەر چەشنێک بوو بێجیانیان بەخت کردووە. وەڵێ سپاس کاک سۆران بۆی کە بتوانیت لە بەرنامەی ئەمشەوی ئێوە ڕۆژهەڵاتدا بەشداری بکەن و سپاس بۆ ئێوەش سەکەوتوو. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم شەویشمان بەشێک لە ئێوە خۆشەویستان چەندین پەیامتان نردووە کە پەیوەندی بە بەرنامەکەوە نەبووە حتمەنەکە دوای ئەوەی کە بەرنامەکە کۆتایی پێهات وەڵامی هەر هەموو ئێوە خۆشەویستان دەدەینەوە و ئەگەر هاوکارێکیش لە ئێمەوە نسبەت بە ئێوە بکرێ حتمەنەکە بەسەر سەر و بەسەر چاو لە خزمەتی ئێوە خۆشەویستان داین و تا پێنجشەمەی داهاتوو و تەوەرەیەکی دیکەی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات هەر شاد کامەران و بەختەوەردن ماڵاوە.